طبعا لجيان دا كومال يشهد أهداف وآمانجا وكومال يشهد متحية لجيان هيك يقلوش تاني كوا هيش خوشية قربوي ناكاتو لدنيا مسألة زواجه تشبيا وتشجن يعني ئامانجێکی هەیە لە ژیان هەدەفێکی هەیە لە ژیان و حەزی بە متعەیەکە حەزی بە خۆشیەکە و حەزەکە بگا بۆ ئامانجە ئەویش زەواجە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوا کاتە تەواوی ئەو گەنجانەی کە ژنیان لێهێناوە فەرمیە الدنیا متاع یعنی ئەگەر هەموو دنیا خۆشی بێت هەر هەموو دنیا خۆشی بێت لەناو ئەم خۆشیانەیە فەرمێت وخير متاعها المرأة الصالحة خۆشترینەکانی ئەم دنیا ژنێکی چاک ژنێکە بە مانای کەلیمە خۆشتی بێت هاوسەرێکە بە مانای کەلیمە ژیانێکی پڕ ئارامی و بەختەوەری پێ ببەخشێت بەرامبەر بە ئافرەتیش هەروایە ئافرەتێکە کاتێک هاوسەرگیریە کات لە ماڵەوە ئەبێ بە خاوەن پیاوێک ئیتر ئەم پیاوە ئەبێ بە قەڵا بە سەنەدی بە پشتی ئەبێ بە پشتیوانی ئەبێ بە خزمی تەنانەت قەرەبووی دایک و باوکیشی بۆ کاتەوە بۆیە بە نسبەت ئافرەتیشەوە خۆشیەکانی ئەم دنیا الرجل الصالح پیاوێکی چاکە کە بتوانێ پارێزگاری لێ بکات و ئارامی ژیانی بۆ بگەڕێنێتەوە. بەڵێ یعنی